من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بسم الله الرحمن الرحيم. بنراني برز خوشويست الله يخوای گەورەتان لێبێ. خۆشەویستان، لە درێژەی کار و چالاکیەکانی دەستگای بەخشینی خێرخوازی بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز، یەکێک لە پرۆژە ناوازەکانی دەستگای بەخشینی خێرخوازی ئەوەیە کە بۆ ڕەمەزانی ئەم ساڵ هاوکاریکردنی کۆمەڵێک ژینگە پارێزە لە ناوچە جیاجەکان. ئەمڕۆ لە شارۆچکەی خوڕماڵ دەستگای بەخشینی خێرخوازی هەڵدەستێ بە دابەشکردنی 150 سەلەی خۆراکی بۆ 150 ژینگە پارێزی شارۆچکەی خوڕماڵ و شارۆچکەی سیروان و شارۆچکەی بیارە و شارەدەی تەوێڵە. دەستخۆشی بۆ دەستگای خێرخوازی دەکەین کە لەساون بۆم نیشە پیرۆزەیان یارمەتی بۆ دەستگای شارەوانی کۆمپانیاکان دەستچوو بزان دەستخۆشی دەستگای خێرخوازی دەکەین کە بۆم ئەم یارمەتیدانە خۆراک و شت هێناویانە بۆ ئێمە بۆ خزمەتی کرێکاران دەستخۆشیان لێ دەکەین. بە ناوی خۆی گەورە و میهرەبان دەستخۆشتان لێ یەکەین بۆ بەرنامەی بەخشین کە هاوکاری ئەم کارگوزارانەیان کردووە. دەستخۆشیان لێەکەین و زۆر سپاسیان دەکەین دایم نمونەیان زیاد بێت کە ئاوا ئەم دەستگای خێرخوازە یارمەتیان یاوین. زۆر مەمنونین و دەستی ئەو کەسانش خۆش بێ کە هاوکاری بوون لەم شتانەیە. هیوادارین دایم نمونەیان زیاد بێت و کە ئاوات یارمەتی ئەم کرێکارانە پاکەرەوەیان یاون. وەڵی شتێکە هەمانە فەقیرین، فەقیر و هەژارین، توانایی کڕینمان نییە. ئێستا ئەمە شتێکی زۆر باشە بۆ ئێمە. مەمنونی ئەو کەسانین دەستگای بەخشین و ئەو کەسانش کە هاوکاریان کردوین. ئێمە وەکو کارمەندانی کارگوزارانی ناحەی سیروان زۆر سوپاسی خۆمان دەرەبڕین دەربارەی بەرنامەی بەخشین کە ئەم هاوکارێ دابەشەکە بە ملی ئێمەدا زۆر سوپاسیان دەکەین. دەستیان خۆش بێت و داوا لە سەرمایەداران و دەوڵەمەندانان کرد کە هاوکاری بەرنامەی بەخشین کرد بە هاوکاری فەقیر و هەژاران بوو. زۆر سپاسیان دەکەین و دەستیان خۆش بێ و لەم مانگی ڕەمەزانە ئەم هاوکاریان بەسەر ئێمەدا دابەش کردن. بسم الله الرحمن الرحيم. سرتا بناوي خۆمانەوە سپاسی بە خێراتنتانەکەین کە هەستاون بە دابینکردنی پارچەیەک دیاری بۆ ژینگە پارێزانی ناحەیەی خوڕماڵ. بەڕاستی شایانی ڕێزلێگرتنی و سپاسکردنن جەنابتان کە هەموو ساڵێک گەڵاستن بە دابینکردنی سەلەیەکی خۆراکی یان مەبلەگێک پارە بۆ ژینگە پارێزانی ناحەیەی خوڕماڵ کە هەست بەرپرسیارەتی دەکەن بەرامبەر ئەو ئەرکەی کە ئەنجامی دەدەن. بە ناوی خۆشمانەوە سپاسی دەستگای بەخشینەکەین و خێرخوازان کە هەست ئەڵەسن بە دابینکردنی ئەم خۆراکە بۆ ئەم مانگی ڕەمەزانی پیرۆزە و زۆر سپاسانەکەین. بە ناوی خۆی گەورە و میهرەبان پێشەکەی بە خێراتنتانەکەین و دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەین بۆ هاوکاریە هەموو ساڵی بە سەرمانەکەنەوە دەستخۆشی لە خێرخوازانەکەین
هیوادارین سەرکەوتوو بن و نمونەیان زیاد بێت و دەستی ئێوەش خۆش بوو بە خێربێن سەرچاو لە مانگی ڕەمەزانەیە شتێکی باشە دەستیان خۆش بێ کە ئێمە بەسەر ئەکەنەوە هیواداری نمونەیان زیاد بێ هەموو ساڵێک لە کار و پرۆژەکانیان بەردەوام بن و زۆر سپاسدانەکەین. سپاسی خێرخوازانەکەین کە ئەم بەخشینیان ئەم دیاریان بۆ ئەم ژینگە پارێزانەی نردووە. زۆر زۆر مەمنونە خوای گەورە جەزا هەماتە و خوا بەخێری چاکە بۆیان بنووسێت. پێشەکی دەستخۆشی بە بەرنامەی بەخشینەکەم بۆ ئەم هاوکاریە بەرز و بەنرخەکەوا بۆ ئێمەیان نردووە و داواکارین هەمیشە لە خزمەتی فەقیر و هەژاراندا بن و زۆر زۆر سپاسیانەکەین کەوا ئەم خەڵکە فەقیر و هەژارەیان لەبیر نەکردووە و داواکارین خێرخوازان چاو لە بەرنامەی بەخشین بکەن بۆ نردنی خێرخوازی بۆ بەرنامەی بەخشین. ئێمە وەکو ژینگە پارێزی منطقەی خورماڵ دیارە سیروان زۆر زۆر سپاسیانەکەین و دەستخۆشیان لێەکەین بۆ نردنی ئەم هاوکاریەیان. ناوی خۆی گەورە و میرەبان جارێکی تر بەرنامەی بەخشین چینێکی لە چینەکانی کۆمەلگا بەسەر کردەوە کە چینە هەرە ماندوو لە ناسەکانی ئەم کۆمەلگەیە بوون بۆی بە شێوەیەکی چاک و باش ئەو دەستە خێرخوازی کە لە نێوان کۆمەلگادا بگەێنرێ بۆ خەڵکانەمان کە بە شێوەیەکی جوان و ڕێک و پێک بەدەستیان بگات و ئێمە لە بەرنامەی بەخشین دەستگای خێرخوازی بەخشین هەموو ساڵێک ئەم جۆرە خێرخوازیانە بەدەستی خەڵکی ماندوونەناس دەگەێنین بۆیە وەکو بەرنامەی بەخشین هەچی شتێک لە توانەماندا هەبێ درێخیمان نەکردووە. بەرنامەی بەخشین یەکێکە لەو بەرنامانەی کە بەڕاستی توانی بێتی لە نێو هەژاران و کەم دەرەمەت و بێباوکاندا جێگای دڵی خۆی بکاتەوە. ئێمە جارێکی تر وەکو نووسنگەی خورماڵ سپاسی بەرنامەی بەخشینەکەین کە توانی بە شێوازێکی چڕ و پڕ لە هەموو شوێنەکانە هەموو ساڵێک ئەم بەرنامەیە بە شێوەیەکی جوان و ڕێک و پێک دابەش بکات بەسەر هەموو فەقیر و هەژارەکانە. بسم الله الرحمن الرحيم سرتا داواکەرم لە خوای پەروەردگار نوێژ و ڕۆژ و تەعات و عیبادەتی هەموو لایەکی قبوڵ کرد بێت. خۆشەویستان ئێمە لە دەستگای بە خێرخوازی بەخشین بۆ جێبەجێکردنی پرۆژەکانی ئەم ساڵمان بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لە شارۆچکەی خورماڵ توانیمان زیاتر لە 125 لەو بەڕێزانێکەوە ژینگە پارێزن و لە شارەوانیە بەگرێ بەست کارەکەن توانیمان کە سەبەتەی خۆراکیان بەسەر دابەش بکەین ئەوانەی کە لە شارۆچکەی تەوێڵە و بیارە و خورماڵ و سیروان بوون کە زیاد لە 125 نەفەر بوون توانیمان سوپاس بۆ خوای گەورە ئەمڕۆ هاوکاریان بکەین بۆ بڕە خۆراکەی کە بەسەرمانە دابەشکردن بۆیە هەمیشە دوعای خێرەکەینەوە بۆ
خێرەوەمەندان و بۆ دەوڵەمەندانی وڵاتەکەمان ئەوانەی چ لە ناو چ لە دەرەوەی هەرێم یارمەتی پرۆژەکانی ئێمە دەن و داواکارین لە خوای پەروەردگار سەربەرزیان بکاوە سەرکەوتیان بکاوە ڕستی حەڵاڵیان پێبەخشێ و داواشەکەیندا دەوڵەمەندان و خێرەوەمەندانی تریش بتوان بە هەمان شێوە ئینشاءڵڵا دەستی خێر و دەستی ئیحسانی خۆیان درێژکەن بۆ ئەو کەسانی کەوا شایان و شایستی ئەوەنکەوە یارمەتی بدرێن بە تایبەتی ئەم چین و توێژە کە لە ناو کۆمەلگای ئێمەدان کاچین و توێژەکەن جێگەی ڕێز و سوپاس و حورمەت و قەدری ئێمن هی هەموو لایەکمان پێمان وابێ ئەگەر ڕۆژێک ئەمانە نێنە ناو قۆڵانەکانمان نێنە ناو بەردەرگاکانمان پێم وابێت وەزعی شار و وڵاتمان تێک ئەچێ بۆیە هەم دەستخۆشییان لەکەین هەم ماندوو نەبوونیان لەکەین و هەم ئینشاءڵڵا بتوانین بە هەر لایەک بە هەچ کەسێکە بتوانین ئینشاءڵڵا پرۆژەیان لەگەڵا بکاو یارمەتیان باو دەستی یارمەتیان بۆ درێژکە ئینشاءڵڵا خوای پەروەردگار هەموو لایەکمان سەربەست بە. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 13 0 965 0 723 25 55. بینەرانی خۆشەویست، ئەم چینەی کۆمەلگا چینێکن بەڕاستی خزمەتی هاوڵاتیان و خزمەتی نیشتیمان دەکەن. ئەم چینە کە پێیان دەوتێت چینی ژینگە پارێز بەڕاستی ناوەکەیان پڕ بە پێستی خۆیان. ئەم چینە دۆستی ژینگە و پاک و خاوێنڕاگری ژینگەن لە هەموو ئەو شوێنانەی کە بۆیان دیاری دەکرێت. ئەم توێژەی کۆمەلگا توێژێکن کە بەڕاستی جێگەی ئەوەن کە سوپاس بکرێن لە هەموو لایەکەوە. ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازی بە خێر و سەدەقەکانی ئێوە دیاریەکانی ئێوەمان گەیاندۆتە دەستی ئەم چینە ماندوو نەناسە.